دەچمەیەکێک لە باڵەخانە بازرگانیەکانی هەولێر لێرە نە کارەبای نیشتیمانی نە کارەبای مۆلیدا لەم باڵەخانەیە بوونی نییە بە سوودوەرگرتن لە وزەی خۆر کارەبای بۆ دابین کراوە. هیچ کارەبایەکی نە ڕئیسی وەکو بڵێن کارەبای نیشتیمانی نە مۆلیدەش ڕابکێشین، یعنی ئەو بینایە کە سێ نەهۆم و ژێرزەمین و مەسعەدێکیشی تێدا بەکاردێنین، ڕۆژانە 70 بۆ 90 ئەمپێر بەکاردێنین، هیچ کارەبایەکی ترمان نییە جگە لە سەرچاوەی وزەی خۆر. جگە لەم باڵەخانەیە و شوێنە بازرگانیەکان زۆرێک لە خاوەن ماڵەکانیش سیستەمی سوودوەرگرتن لە وزەی خۆریان داناوە بەهۆی خراپی دۆخی کارەبا و زۆری کرێی کارەبای مۆلیدا ڕۆژ لە دوای ڕۆژخواز لەسەر بەستنی و دانانی ئەم سیستەمە زۆر بووە. کارەبا کەم بوو و کارەباش گران بووە و یەک سیفاتێکی تریشی هەیە لەو کاتاندا کە ڕۆژە سۆلار سیستەم هەیە و کارەبای ڕێزیش بێت و دەتوانێت ئەو کارەبای بە حکوومەت بفرۆشیەوە، یعنی ئەو کارەبای کە بەرهەمی دێنی لە خۆت زیادە دەتوانین بە حکوومەتی بفرۆشێ و ئەوەش هەم کارەبای ڕێژی لەسەر سوک دەکاتەوە. سوودوەرگرتن لە وزەی خۆر لە ڕێگەی دانانی ئەم سیستەمە دەبێتە دۆستی ژینگە و تێچووی بڕێکی دیاریکراوی پارەی دەوێت کە ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان ڕوویان تێکردووە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.